سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش پەرەزان لەگەڵتانی لە پانۆرامای ئەمشەو بۆ قسەکردن لە سەر بابەتێکی دیکە وەک دەزانن کە دوێنێ کۆنگرەی پێنجەمینی یەکەتی نیشتیمانی کوردستان کۆتایی هاتوو و تیایدا 60 ئەندام بۆ سەرکردایەتی یەکەتی نیشتیمانی کوردستان هەڵبژێران پەیڕەوەیەکی نوێ بۆ یەکەتی نیشتیمانی کوردستان پەسەند کرا و بڕیاری ژوایە لە نزیکترین دەرفەتدا سەرکردایەتی نوێ کۆبنەوە ئەنجام بدات و ئەندامانی مەکتەبی سیاسی دەستنیشان بکات و دواتر دەست بە و پرۆسە نوێ بکەن لە کاری حیزبی کە لە نێو پەیڕەوی ناوخۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەندامانی کۆنگرە لەسەری ڕێکەوتون لەمەوێ قسەی زیاتر بکەم سەبارەت بە ئایندەی کاری یەکێتی نیشتیمانی کوردستان و بەشداری نوێ و کارای لە پرۆسە سیاسیە نوێیەکاندا و ئامادەکاریەکانی بۆ ئایندە لەگەڵ هەرێک لە بەڕێزان خدر مستەفا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە چۆمانە و لەگەڵمان دەبێ هەروەها بەڕێز خاتو فریاڵ عەبدوڵڵا کە ئەویش وەک ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری هەولێر لەگەڵمان دەبێ بەڕێزان بەخێر بن و پیرۆزباییتان لێ دەکەین وەک دەستنیشانکردنتان بۆ ئەندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرەتا کاک خدر دێمە لای جەنابەت دەکرێت بە کورتی باسێکی 5 ڕۆژی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستانم بۆ بکەیت و لە ئاستی چاوەڕوانی ئەندامانی کۆنگرە و جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستاندا بوو. سپاستانەکەم سپاس بۆ پیرۆزباییەکەتان و دەرفەتی دەبینم لێرەوە من پیرۆزبایی لە سەرجەم هەواڵانی کۆنگرا بە تایبەتی لە سەرۆک بافڵ پیرۆزبایی بکەم و هیوای سەرکەوتنی گەورەی بۆ بخوازم پیرۆزبایی لە ئەنجومەنی سەرکردایەتیەکەم پیرۆزبایی لە سەرجەم هەواڵان و دۆست و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم لەوانی لە ناو کۆنگرە بوون ئەوانی لە دەرەوەی کۆنگرە بوون بە تایبەت کە سوکاری سەربەرزی شەهیدانمان تێکۆشەران زیندانیانی سیاسی ڕێخستنە دێرینەکان کە مندامانی سنگەر لە هەموو ئەو کوڕوکچە گەنجانەی کە ئومێدێکی زۆریان بە یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەوانەی کە تا ئێستا چاوەڕێیەکەن چەترێک و ئومێدێکی گەوریان بێت ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانان لە کۆنگرەکەیدا دروشمێکی گەورە و پەیامێکی گەورە و ڕاستپاردەی گەورەی بۆ ئەوان هەیە بۆیە من پیرۆزبایی لە هەمویانەکەم. ڕۆژانی کۆنگرەمان کە لە 27 مانگەوە کۆنگرەکەمان بە سەرپەرشتی لیژنەیەکی تایبەت کە لیژنەی ئامادەکاری کۆنگرە بوو دوجار لیژنەی ئامادەکاری کۆنگرا و کۆنگرەکەی یان کارەکانی کۆنگری سپارت بە لیژنەیەکی سەرپەرشتیاری کۆنگرا ڕۆژانی کۆنگرا ڕۆژانێکی گەرم و گۆڕ بوون پڕ لە گفتوگۆ بوون پڕ لە کارێک بوون کە هەمیشە لەسەر هەر بابەتێک گفتوگویەکی زۆرەکرا جگەلەوەی کە ڕۆژ یەکەم لە کۆمەڵێک میوانی ئاست باڵا لە کۆنگرەکەمان بەشدار بوون ئەوە خۆی لە خۆیدا زیندوێتی یەکێتی نیشتیمانی کوردستانە گەورەی یەکێتی سەرمێنێک کە لە ئاستی عراق لە ئاستی نێودەوڵەتی و دوجاریش دوای تەواوبوونی کۆنگرە ئەو پەیامانەی بۆ سەرکەوتنی کۆنگرە گەیشتنە سەرۆک بافڵ ئەوانە هەموو نیشانەی ئەوەن کە کۆنگرەکە کۆنگرەیەکی سەرکەوتوو کۆنگرەیەک بووە کە لە ئاستی متمانەوە ناوەرۆکەکەی ڕۆژانەك لە ناو کۆنگرە گەرم و گوڕیەکی زۆر بە گفتوگۆکانەوە بوو و تواندرا لە ڕۆژ بە دوا ڕۆژ بەپێی ئەو بەرنامە و پلانی کارێک کە هەواڵانی لیژنەی ئامادەکاری کۆنگرە بۆ ڕۆژانی کۆنگریان دادەڕشت جلسەکانی کۆنگرە دەڕۆیشتن ئەوەی کە زۆر مای خۆشحاڵی بوو زۆرترین بەشداری هەواڵان لە گفتوگۆکاندا هەبوو بە تایبەتی لە ڕۆژانێک کە لیژنەکان دروستکران و هەواڵان بۆ نمونە لە لیژنەی پێڕەویان لیژنەکانی ترکە ژمارەیان حوت لیژنە بوو ئەو لیژنانە توانرا زۆرترین گفتوگۆی تێدا بکرێ و دوای ئەوەی کە لیژنەکان گفتوگۆکانیان تاوا کرد و راپۆرتەکانیان هێنایەوە ناو سێ ڕۆژی سێمی کۆنگرە هێنایانەوە ناو کۆنگرە لە هۆڵی کۆنگرا جارێکی تر گفتوگویەکی زۆر تێر و تەسەل زۆر چڕوپڕ ئەوە شوای کردکە ئێمە بڕیاروا بوو لە سەرەتا بەپێی لیژنەی ئامادەکاری کۆنگرە بڕیاری لێدا بوو یان پێشبینی کردبوو ئێمە لە ماوەی سێ ڕۆژدا کۆنگرەکەمان بەسەرکەوتووی تەواوکەین بەڵام بەهۆی گفتوگوی زۆرەوە کۆنگرا وای کرد کە دوو ڕۆژی تریش بۆ کۆنگرە زیاد بکرێت بەڵێ کۆنگرەکە گۆنگرێکی زۆر گەرم و گۆڕ بوو زۆر پڕ ئازادی بوو زۆر دیموکراتی بوو توانرە هەموو ئەو هەواڵانی کە گفتوگویانە کرد بەشێک لەو هەواڵانێک کە لەناو بۆ بڕگەیەک کە پێویست بوو دوو هەواڵ قسە بکە یان چوار هەواڵ قسە بکە جاریەوە هەبوو 15 بۆ 20 هەواڵ گفتوگویە کرد بۆیە بەڵێ جەوێکی زۆر گەرم و گۆڕ خڕۆشانێکی گەورەی هەواڵانە و بە جۆرێک مامەڵە لەناو کۆنگراکە کە هەموو ئەوانەی لە کۆنگرە بوون وای کردبوو گەرم و گوڕێک بە کۆنگرا و ئەو گەورگمویش ئێمە لەناو کۆنگرامان بیستکە کاریگەری کۆنگرە لە سەرتاسەری کوردستان لە هەموو ماڵێکی کوردستان و دەرەوەی کوردستانیش چاو لەسەر کۆنگرەی یەکێتی زۆر باشەکە خدر دەگەڕێم وڵات خاتو فریاڵ جارێکی تر بەخێر بەی سپاس بۆ ئامادەبوون و هیوای سەرکەوتن لەم بەرپرسیارەتە لەمەوەی سەرنجی جەنابیشت بزانم سەبارەت بە ڕۆژانی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان.
پیرۆزبایی لێکەم بەڵێ ڕۆژانی کۆنگرە زۆر بەباشی تێپەڕی و کۆنگرێکی سەرکەوتویمان کرد لێرەوە پیرۆزبایی لە سەرجەم هەواڵان و کادیرانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم و سەرجەم ئەوانەی کە بەشدار بوون و بەشدار نەبوون ببوورە وڵی هەواڵانی دەنگەگەر هاوکارم بن کەمێک گوێم لە دەنگی خۆمە زۆر باشە ئێستا چارەسەریەکەین زۆر باش فەرموو بەردەوام بە لە سەقسەکان سپاس دەکەم بەڵێ دیارە سەرکەوتنی کۆنگرا دەستکەوتێکی زۆر زۆر گەورەیە بۆ حیزبەکەمان و بۆ جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵبەتە لەم کۆنگرەیە هەروەکو هەواڵ خدر باسی کرد گفتوگۆی زۆر کرا لە ڕێگای لیژنەکانەوە و بەشداریەکی کارایی زۆربەی زۆری ئەندامانی کۆنگرە هەبوو لە مناقەشەکردنی خاڵ بە خاڵ و بڕگە بە بڕگەی پەیڕە و هەروەها پرۆگرام ئەمە نیشانەی ئەوەیە کە دڵسۆزیەکی زۆر و پەرۆشێکی زۆر هەبوو بۆ ئەو دروشمەی کە کۆنگرەکەمانی لەسەر بنیادرا ئەویش نوێگەری لە کاردا و کۆدەنگی لە بڕیاردا ئەمانە هەمووی ڕەنگیدا بۆ لە ناو کۆنگرەکە جگەلەوەی کە پەرۆشێکی زۆر هەبوو لە خەڵکی دەرەوەی کۆنگرەکە لە دۆست و هەوادارانی یەکێتی کە سوکاری شەهیدان بەڕاستی سەرقالبوونی ڕۆژنامە و ڕۆژنامەکانی ناو هەرێم لە بەغدا ڕۆژنامە عێراقیەکان و بینیتان ڕۆژی یەکەم وەکو فستیڤالێک وا بوو ئامادەیەکی گەورەی سەرجەم هێز و لایەنە عێراقی و لایەنە نێودەوڵەتەکانیش هەبوو کاتبوون بەشداریان کرد بوو پیرۆزبایی ئەم ڕۆژەیانە کرد هەڵبەتە ئێمە ئێستا لەو مەرحەلەیە تەواو بووین کە هەوڵماندا بۆ دروستکردنی بەرنامە و پێداچونەوە بە بەرنامە و پەیڕە و نەهج و سیاسەتی داهاتوو یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر هەموو ئاستەکان و پێداچونەوە بە هەیکەلی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئایندە کە چۆن بتوانین زیاتر مەدەنیانە لەگەڵ ئەم سەردەم و ئەم قۆناغی ئێستادا کە ئێمە لە هەرێمی کوردستانە ژین هەرێمێکە پڕە لە کێشە و لە معانات بە تایبەتی کە دێتە سەر کۆمەڵانی خەڵکی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو لە ئێستادا لە داهاتوو چۆن ڕوئیای خۆی پیادە ئەکا سەبارەت بە چارەسەرکردنی کێشەکانمان پەیوەندیەکانمان لەگەڵ بەغداد لەگەڵ حکوومەتی عێراقی پەیوەندیەکانمان لە ناو هەرێم و لایەنە سیاسیەکان کە چۆن بتوانین لە ناوچە دابراوەکان بتوانین بە نەفەسێکی کوردستانیانە بتوانین کار بکەین لە کاتی بە تایبەت هەڵبژاردنەکان چۆن بانگەشە بکەین چۆن ئیش بکەین ینی ئەم وردەکاریانە ڕەنگە زۆر جار باس کراوە ئەمە بۆتە مایەی خۆشحاڵی سەرجەم ئەندامانی کۆنگرە کۆنگرەیەک هەواڵ سەرتیب کە زۆربەی زۆری کە سوکاری شەهیدان ئومێدیان پێ هەڵچنی بوو هەمومان ئومێدمان بۆ کۆنگرێ بوو لەخوا بە زیاد بێ بە جوهدی هەواڵان و ئەو یەکگرتو و ئەو نەفەسەی کە کاری پێکرا بۆ پاراستنی یەکێتی ناو یەکێتی لەسەر جەم ئەندامانی کۆنگرە ئێمە بەدیمان کرد بە تایبەتی لە سەرکردایەتی ڕابردوو و سەرکردایەتەکانی تر و ئەو کادرانی کە نمایندەی شوێنەکان و مەڵبەند و ئۆرگانە جیاوازیاوازەکانیانە کرد بۆیە ئێمە زۆر خۆشحاڵین بەوەی کەوە کۆنگرە بە سەرکەوتی و کۆتایی هات و لێرەشەوە مژدەی ئەوە ئەدەین بە کە سوکاری سەربەرزی شەهیدان و هەر کەسێک کە چاوی لە هەنگاوەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئومێدی گەورەی لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان هەبووە هەیە لە ئێستا و لە داهاتوودا دڵنیانەکەینەوە کە ئێمە ئەو ئامانجەی لە پێناوی تێ ئەکۆشین بەدی ئەهێنین و هەوڵە دێن بۆ جێبەجێکردنی ئەو ئامانجانە بە نەفەسی کارکردن لە پێناو خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە نەفەسی داکۆکیکردن لە مافەکانمان بە تایبەتی مافە دەستوریەکانمان لە عێراق بۆیە ئەو کۆنگرەیەکی زۆر زۆر پڕئومێد بوو و کۆنگرەیەکی زۆر دیموکراسی بوو ئەتوانم لێرە بڵێم کە ڕۆحی ڕەوانشاد مامجەلال ئەتوانین بڵێن کە جۆرێک لە ویژدان ئاسوودەییمان هەیە بەوەی کەوا سبەینێ یادی شەشەمین ساڵی وفاتی سەرکردەی گەورەمان سەرۆک مامجەلالە بتوانین بە ویژدانێکی ئاسوودەوە بایەخ بەیادکردنەوەکەیە دەین سبەینێ لە بەغدا لە نەجەف لە سلێمانی ئەم یادە بەرز ڕائگیریە لێرەوە سەری ڕێز و نەوازشدا ئەنوێنم بۆ ڕۆحی پاکی مامجەلال و دڵنیای ئەکەینەوە کە ئێمە هەمیشە لەسەر فەلسەفە و نەهجی ڕاستەقینەی مامجەلال کار بکەین و درێژە پێدەری ئەو فەلسەفەیە بین کە لە پێناو ئاشتی کامەرانی یەکسانی دادپەروەری مافی مرۆڤ و پێکەوە ژیان و تەبایی هەوڵی بۆ ئەدەین و لەسەر هەمان نەفەس و هەمان زۆر باشە خات و فریاڵ لەگەڵم وڵات کاک خدر دەمەوێت پرسیاری ئەوە بکەم کە
لە زاری ئەندامانی کۆنگرەوە بەڕوونی ئاماژە بۆ درا کە کۆنگرەکە کۆنگرەیەکی جیاواز بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەواوەتی خۆی سازداوەتەوە بۆەوەی کە بتوانێت بە بەرگێکی نوێەوە جارێکی تر بەشداری لە پرۆسی سیاسی بکات لە هەرێمی کوردستان لە عێراق و لە جیهانیشدا. دەکرێت پێم بڵێ پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆنگرا چۆن مامەڵە لەگەڵ ئەو دۆخانە بکا کە ئێستا لە هەرێمی کوردستان و ناوچەکەدا دەگوزارێن؟ لە ڕاستیدا ئەو پرسیاری جەنابەت ئەوە هەموو بەرگەکانی لەناو کۆنگرا لەناو بەرنامە هەمووی گفتوگویەکی چڕوپڕی لەسەر کرا. بە خۆشحاڵیەوە هیچ بورگەیەک نەماوە کە پرسێک بێ لە پرسەکانی سیاسی کۆمەڵایەتی ئابووری هەموو ئەو پرسانێکی پەیوەندیان بە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری خەڵکی کوردستانە هۆیە لە کۆنگرا بەورد منە گفتوگۆی لەسەر کرا لە هەموو بارێکیەوە ڕاستپاردە درا و ڕاستپاردەکان دوجار دەنجیان لەسەررا بوون بە ڕاستپاردەی کۆنگرا کە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەر یەکێک لەم بابەتانە بۆ هەرێک لەم پرسانە ئامادەکاری هەیە بەڵێ لە دوای تەواوبوونی کۆنگرە و کۆبوونەوەی سەرکردایەتی و دابەشبوونی ئەرکەکان بەڵێ یەکێتی بۆ هەر یەکێک ڕۆیای ڕوونی خۆی بە جۆرێکی جیاواز داڕشتۆتەوە بە سوودوەرگرتن لە ئەزمموی ڕابردوو بە خوێندنەوەی واقعی ئێستا کە ئێمە تێدا دەژین و بە داڕشتنی پلانێکی تۆکمە بۆ ئایندا بەڵێ بۆ هەموو ئەوانە ڕاستپاردەی پێویست جێگیر کراون لە چوارچەوەی بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆنگرەی پێنجەم اینجا لە داهاتوودا لەکڕ لە ڕۆژانی دەستپێک بە هەنگاوی کردداری دەست دەکرێت بە جێبەجێکردنی ڕاستپاردەکانی کۆنگرا ئەو کاتە دەرەکەوێت کە ئێمە بۆ هەر یەکێک لەمانە چارەسەری زۆر گونجاو دۆزراوەتەوە و چارەسەرەکانی چارەسەری زانستی و ئەکادیمین چارەسەری منطقین بۆیە دڵنیام مژدە ئەدەمە هەموو تێکۆشەران هەموو خەڵکی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تایبەتی ئەوانەی کە ئومێدێکی گەوریان بێچێتی و بە لەسەر کۆنگرەکە هەڵچنی بووکە کۆنگرەی یەکێتی کۆنگرەیەکی زۆری نەوعی زۆر تایبەت بوو تواندرا کە دەستکەوتی گەورەی تیابەدی بێت و بەرجەستەش بێت هەموو ئەو ڕاستپاردانە لە بەرنامەی حکوومەت لە پەیوەندەکانمان لەگەڵ حزب و لایەنە سیاسیەکان لەگەڵ دۆستەکانمان لەگەڵ هەموو ئەوانەی کە پێویستەکە یەکێتی نیشتیمانی پێداچوونێ بکە بەڵێ پلان و بەرنامەی زۆر باش داڕێژراوە دڵنیام بە زوویی کاریگەری ئەو پلان و بەرنامانە دەبیندرێت و بەڵێ چارەسەر بۆ هەموو شتێک دۆزراوەتەوە و چارەسەرەکانیش لە کاتی خۆی داخرێنە ڕوو کاریان پێکرێت. خدر فرێڵخان ینی دەزانیت کە لە ماوەکانی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان بە کۆمەڵک دۆخی جیاوازدا تێپەڕی و ئامانجی بەستنی ئەم کۆنگرێژ لە پێش وادەی خۆی بۆ زیاتر ڕێخستنەوەی نێوماڵی یەکێتی بوو بۆی جارێکی دیکە یەک بڕیاری یەک گوتاری لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا دروست ببێتەوە. دەکرێت پێم بڵێ ئیتر لێرە بە دواوە یەکێتیەکان و جەماوەری یەکێتی بە گەشتبینیەوە بڕوانەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان یەک دەنگ و یەک گوتار و تەبایە؟ بەڵێ هەواڵ سەرتی بە دڵنیاییەوە ئامانج لە بەستنی ئەم کۆنگرەیە کە پێشوەخت کرا بۆ یەخستنەوەی نێوماڵی یەکێتی بوو و هەروەکو باسم کرد بەرنامەی تازەدانان و برەودان بە شێوازێکی تر ڕێخستنەوەی پەیوەندیەکانمان جگەلەوە ئێمە ئەبێ بیرمان نەچێت کە لە پەرۆشی یەکێتی دێ بۆ هەڵبژاردنەکانی ئایندا بە تایبەتی ئێمە لە بەردەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانین بە تایبەتی لە ناوچە دابڕێنراوەکان و شاری کەرکووک کە شاری کەرکووک بۆ خودی یەکێتی نیشتیمانی کوردستان قەزیەیە کوردستانی بوونی کەرکووک و هەڵبژاردننی ئەنجومەنێکی تازەی هەڵبژێرا و لە کاتی خۆیان ئەمە هەمووی مایەی ئومێد هەڵچنینە لەبەرەوەی مەبەستمانە زۆر کە کورد زۆرترین دەنگ بێنێ و لە ناو کوردی شایکێتی نیشتیمانی کوردستان و ئەو لیستەی کە هاوپەیمانیە دروست کراوە دەنگێکی باش بێنێ بۆی بتوانین لە ڕێگەی ئەو نوێنەرانەمانەوە لە داهاتوو کاریگەری باشمان هەبێ بەسەر ئیدارەی با بڵێن مەحەلی ئەو شاری کەرکووک یا ناوچە دابڕێنراوەکانی تر بۆیە ئەمە مایەی خۆشحاڵیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێشوادەی خۆی کۆنگرێکی سەرکەوتووی بەست کە زۆر کەس هەبوو ڕەنگە پێی وابوو کە یەکێتی نەما بێ تەنها لە ئیعلام دانیشتن قسەیان نەکرد و ئەمە خەونی ئەوانەی لە گۆڕنا کە بازەنەمانی یەکێتی لە لاوازبوونی یەکێتی کرد بە پێچەوانەوە یەکێتی نیشتیمانی سەلماندی کۆنگرێکی سەرکەوتووی کردووە ڕۆڵی سەرۆک بافڵ تاڵەبانی و هەواڵانمان لە سەرکردایەتی پێش و ئەوانەی کە هەمیشە ڕۆڵی ئاشتەوایی ئەبینن ڕۆڵی
پاراستنی یەکێتی ناوەکێتی ئەبین هەموو ئەندامانی کۆنگرە بە نەفەسێکی دیموکراسیانە جگەلەوەی کە مناقەشەی پەیڕە و پرۆگرام ئەوەکرا هەموو هەسمان بەو ڕاگررتنی ئەو سەقامگیری و ڕوحە دیموکراسیانە و هەواڵانە هەبوو بۆ ئەوەی کە بتوانین کۆنگرێکی سەرکەوتو بکەین لەم قۆناغە نوێیە بە تایبەتی توانیمان ئەو دروشمەی کە لەسەری هەڵمان چنیوە لە داهاتوو جێبەجێ بکەین و جێبەجێشی ئەەکەین ئەمە سەبارەت بە بەستنی پێشوەخت بەڵام لە دوای ئەوەشا ئێمە بێ بیرمان نەچێ چۆن یەکێتی ڕۆڵی بینیوە پێشتر ئێستاش لە داهاتوش هەوڵەدەین ئەو ڕۆڵە ببینین لە ئاشتەوایی لە داکۆکیکردن لە مافی کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئیستحقاقاتی مالی یعنی دواترین هەوڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە بینیوتانە لە دوایە ئەوە موچە نەدراکە وەکو سزایەکی سیاسی بەسەر موچەخۆرانی هەرێموە کۆمەڵێ لێکتێگەیشتن هەبوو پێشتر خەریکە جێبەجێ ناکرێ باجەکەی کۆمەڵانی خەڵکی کوردستانیدا یعنی تاوکو ئێستا موچە نەدراوە بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان داوا ئەکا کە یەکێتی نەکرێتە خاڵێک مساومەی پێ بکرێەوە قوتی خەڵک مساومەی پێ بکرێ و نەدرێ بکرێتە قوربانی قەزایە و ململانەی سیاسی و هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان دیفاع لەو خەڵکە ئەکا و دیفاع لە بەرژەوەندیەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستانەکە بەبێ جیاوازی لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان تەنانەت لە دەروی هەرێمی کوردستانیش دیفاع لە بەرژەوەندیەکانی خەڵکی ئەو ناوچە کوردستانیان ئەکا. زۆر باشە کاک خدرت دەبێت ینی قسە بکەین لەسەر ڕۆڵی یەکێتی کە بەتایبەت لەسەر ئەو کێش و گیر و گرفتانی کە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا هەیبووە هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی گرنگ و گەورەی هەبووە هەنی هیچ کات کاریگەریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەراورد نەبووە بۆ پێگەی کە بۆ نمونە لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە نێو پێگەکانی حکوومەت لە عێراقیەتی بەڵکو یەکێتی زیاتر لەوە حساب بۆ کاریگەری و بۆ جۆرێک لە هەڵوێستی ئەم حەزبە کراوە لە مەیدانی سیاسی عێراقدا ئەکرێ پێم بڵێ ینی ئەرکی یەکێتی نیشتیمانی کوردستان چییە لێرە بەدواوە بۆ داکۆچیکردن لە مافی خەڵکی کوردستان بە تایبەت لە بەغدا کە دەزانیت ئێستا بەوەی هەندێک لەو بڕیارانەی کە هەن زۆربەی بڕیارەکان چوونەتەوە بەغدا. کاک سەرتی بڕاستەکەی بەر لە کۆنگرس ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و فراکسیۆنی یەکێتی و تیمی یەکێتی لە حکوومەتی عراقی ڕۆڵێکی زۆر کارا بووە لە سەروی هەمیانەوە ڕۆڵی سەرۆک بافڵکە بە بەردەوامی لە حزوری هەبووە لە بەغدا ئامادەیی هەبووە لە بەغدا ئەمە بەشێک بووە لە پێش کۆنگرەکە ڕۆڵی گەورەی بووە لە داکۆچیکردن لە ماف و داواکاریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان کە بەبێت جیاوازی یەکێتی داکۆچی کردووە لەوەی کە چۆن بتوانانی داوا و داخوازیەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە بەغداوام سۆگەر بکات. ئێستاش لە کۆنگرەکە مەلەفی بەغدا یان مەلەفی پەیوەندەکانی ئێمە کە مەلەفێکی گرنگ بووە زۆر گفتوگۆی لەسەر کراوە بەڵێ لە دوای کۆنگرەشەوە ئەو ڕاستپاردنی کە دراون و دەستپێکی لەناو ڕۆژانی کۆنگرە بەشێک لە هەواڵانی ئێمە لە تیمی ئێمە لە ناو کۆنگرە داوای مۆڵەتیان کردو فراکسیۆن یەکێتی گەڕانەوە بەغدا بۆچی کۆنهۆڵی کۆنگریان بەجێش دیسان لە پێناوی بەرژەوەندی خەڵکو لە پێناوی ئەوەی کە چۆن ئەتوانن دەستکەوتەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە بەغدا باشوە دیزبێنن بە بەردەوامی ڕۆڵی یەکێتی ڕۆڵێکی کارا بووە ئێستاش و لە دوای کۆنگرەش دڵنیام ئەو ڕۆڵە زۆر کاراترێ بێت بە تایبەتی بوونی سەرۆک بافڵ و بوونی سەرۆک بافڵ و تیمی یەکێتی لە بەغدا ئەوەی سەلماندووە کە هەمیشە بەردەوام لە کاری باش و لە بەدی هەوڵی ئەوەدان دەستکەوتی گەورە بەدیبێنن من گەشتبینم کە دوای ڕۆژانی داهاتوو لە ڕۆژانی داهاتوو ڕۆڵەکە گەورە و کاریگەرتر دەرەکەوێت و پێداگیری یەکێتی لەسەر بەدەهێنانی دەستکەوتەکان ئەبێتە مایەیەک لاکردنەوە و جێڕانەوەی بەشێکی زۆری ئەو مافانەی کە ئێستا لە بەغدا بە جۆرێک لە گلەیی کۆمەڵانی خەڵکی کوردستانیان حکوومەتی هەرێمیان لەسەرە ئەوە بە دڵنیاییەوە یەکێتی ئەتوانی ئەو ڕۆڵە گەورەیە بجێڕێت جارێکی کە هەموو ئەو دەستکەوتانی کە پێویستەکە یان ئەو مافانەی کە پێویستە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بجێڕێتەوە یەکێتی سەرمەشق بۆ دڵنیان هەر بە سەرمەشقی ئەمێنێتەوە و ڕۆڵی گەورەی بە سەرۆک بافڵ توانیوێتی زۆر لە زۆر کایەدا ڕۆڵی گەورە بجێڕێ ئەمە شوای کردووە کە ئێمە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بەبێت جیاوازی نەکتەنیا یەکێتەکان ومێدی گەوریان بێچێتی و بە سەرۆک بافڵ بێت کە توانێت لە قۆناغی داهاتوو بەشێک لەو دەستکەوتانە یان بەشێک لەو مافانەی کە مافی خەڵکی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە بەغدا بیجێڕێتەوە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان هەنگاوەکانیش گەش و گەشن من دڵنیام کە ئەم دەستکەوتانە بە زووی وەکو مژدەیەک ئەدرێنەوە بە کۆمەڵانی خەڵکی کوردستان.
زۆر باشە کاکێ خدەریانیە ئەوەی کە خەڵکی وای لەسەر هەڵچنی و هەمیشاوە بووە کە یەکەتی نیشتیمانی کوردستان بە تەنها داکۆچی لە لایەنگر و جەماوەری یەکەتی نەکردو بەڵکو داکۆچی لە تەواوی خەڵکی کوردستان کردووە لە بەبێ جیاوازی لەسەر کۆی کێشەکان بە بڕای تۆ بەهێزبوون و زیاتر فراوانبوونی ڕۆڵی یەکەتی نیشتیمانی کوردستان لە نێو پرۆسە سیاسیەکەدا چ کاریگەریەکی ئەرێنی بەجێدەهێڵە لەسەر ئایندەی هەرێمی کوردستان؟ لە ڕاستیدا هەمیشە دروشمێک یان وێردێک لەسەر زمانی هەموو ئەو سیاسیانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەگشتی هەبوو بە تایبەتی سیاسەکان لە هەر شوێنێک یەکێتی نیشتیمانی کوردستان هەن بەهێز بوو بێ دەستکەوت بەهێز کوردایەتی بەهێز و سنگەری بەهێزی کوردایەتی لەوێ بووە بۆیە من دڵنیام بەهێزبوونی یەکێتی گەورەبوونی یەکێتی ئومێدێکی گەورەی زیاتر بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان دروست دەکات و ئەو کۆنگرەیە توانی ئەو دەستکەوتە سەرەتاکانی ئەو دەستکەوتە ئەو بەهێزبوونەوەی یەکێتی ئەو کۆدەنگی یەکێتی بەدیبێنێت کە من دڵنیام زۆر گەشتبینم ئێمە لە ڕۆژانی کۆنگرە لە ناوهۆڵی کۆنگرامان بینی کە یەکێتی بە چ قووەت و خڕۆشانێکەوە دێ پلان بۆ ئەوەدا ڕژێکە جارێکی کە ببێتەوە سەرمەشقی داکۆچیکردن لە کە بە بەردەوامی سەرمەشق بە بەڵام چۆن باشتر داکۆچیەکە لە مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەڵێ من گەشتبینم کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێزێکی زۆر بە گوڕوتینێکی زۆر زیاتر هاتۆتەوە مەدان مژدەی ئەوە دەم بە کۆمەڵانی خەڵکی کوردستان کە لە قۆناغێکی زۆر نزیک لە ڕۆژانی زۆر نزیک وردە دەستکەوتەکان جارێکی کە بەرەو ڕویان لە کۆمەڵانی خەڵکی کوردستانی بێتەوە مژدەی سەرکەوتنی گەورە و مژدەی خۆشی لە هەموو ڕۆکانەوە لە رووسیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە کە ئەمڕۆ ژیانی خەڵک کۆمەڵانی خەڵکی کوردستان لە بێموچەیی تووشی گرفتاری بوون ومێ دەکەم کە ڕۆڵی یەکێتی کە ڕۆڵێکی گەورەیە بە زووی ئەم گرفتە چارەسەر بکات و پرسێکی کەکە یەکێکە لە پرسە گرنگەکان لە پرسێکی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانە پرسی پارێزگابوونی هەڵەبجا ئێمە هەواڵانمان لە ناو هۆڵی کۆنگرەوە بۆ پرسێکی واکە ئەمڕۆ مەتەنیا پرسێکی ناوچەینە پرسێکی هەموو شوێنەکانەوە یەکێتی لە خانەقینەوە تا چێتە زاخۆ پرسی هەموو خەڵک کێشەکان و گرفتەکانی ئەم خەڵک بە پرسی خۆی و بە کێشەی خۆی زانیوە بەڵێ من دڵنیام و گەشتبینیشم کە ئەم پلانێکە لە ناو کۆنگرەدانراوە کە سەرۆک بافڵ ڕابەرایەتیەکە تیمی یەکێتی جێبەجێکات گەشتبینین کە یەکێتی بەهێزێ بێتەوە بەهێزبوونی یەکێتی ژیانی بەدەستێنانی دەستکەوتی گەورە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. زۆر باشە خات و فریال دەگەڕێمەوە لای تۆ هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەردەمی کۆچکردو بەڕێز سەرۆک مام جەلالیشەوە باەخێکی گرنگی داوە بە ڕۆڵ و پێگەیژن لە نێو ئۆرگانە حیزبیەکان و دواتریش لە نێو ئەو ئۆرگانە حکومی و پۆستە حکومانیەکە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوی بردووە هەر دەمێت لەم سۆنگەیەوە پرسیار بکەم ڕۆڵی ژنان چۆن بوو لە کۆنگری ئەم جارە داوە دواتریش هەڵبژاردننی ژمارەیەک لەو خاتونانی وەکو بەڕێزت بۆ هەندامی سەرکردایەتی چ کاریگەریەکی هەیە؟ دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێک لە پرینسەپەکانی باوەڕی بە یەکسانی ژن و پیاوە وەلەو پێناوە ینی هەوڵی داوە خۆتەزانی ئێمە لە کۆمەلگایەکی شەرقی ئەژین ینی بەڕاستی ئەو هەلانی کە بۆ ژن ئەرەخسێ زۆر جار دەرفەتەکان کەمن بەڵام یەکێتی هەوڵی داوە لە ڕێگای پەیڕە و پرۆگرامی خۆیەوە کە کار ئاسانی بکە لە سەدا 25 کار بە سیستەمی کۆتا بکە ئەگەر بێت و لە ئۆرگانانە ژنانی تیانە بوو دیارە ڕێژەیەکی بەرچاو لە ژنان هەواڵانمان لەوێ بەشدار بوون و ئەمەش چەسپێنراوە لە ئەحکامی ختامی کە لە 25 ئەو ئۆرگانانەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕێخستنەوەی بۆ ئەکرێ و پێک دێ پێویستە لە 25 کەمتر نەبێ گە زیاتریش بێ ئەوە کارێکی زۆر باشە دیارە ئەمە ڕەنگەداتەوە لە داهاتوو لە دوای ئەوەی کەوە دووبارە لیژانی تایبەت دروستەکرێ بە سەرپەرشتی سەرۆک بافڵ تاڵەبانی مەکتەبەکان و مەڵبەندەکان ئۆرگانەکانی یەکێتی ڕەچاوی ئەو خاڵە ئەکەن لە تەشکیلە و دووبارە دروستکردنەوەی هەیکەلەکان کە ڕەچاوی بەشداریکردنی ژنان بکەن لە ئۆرگانەکان و لە داهاتووش لە کاتی پێکەنانی حکوومەتی ئایندە من دڵنیام
پێگەی ژنان لەوێ باشە بێ هەروەکو چۆن لە کابینەی نۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی نمایندەکانی لە چەندین وەزارەت کە ژن بوون دەرکەوتۆ کە سەرکەوتوترین وەزارەتن ئەمە بۆ خۆی جێگای خۆشحاڵیە و شانازیە و ئەمە میراتێکی سەرۆک مامجلالە کە هەمیشە هەوڵی ئەدا و پاڵپشتمان بووە بۆ بەشداریکردن لە بوارە جیاجیەکانی ناو سیاست ئیدارە حکومڕانی ئەمانە هەمووی جێگەی خۆشحاڵیە و لەم ئەنجومەنانەشی کە پێک هاتووە بە تایبەتی لە هەڵبژاردننی ئەنجومەنی سەرکردایەتی بەدانانی چەند هەواڵێکمان و دەرچوونیان لە هەڵبژاردن بە کۆی دەنگی کۆنگرە لەو لیستە ئەمە جێگەی خۆشحاڵیە ڕەنگە بە سەراحەت هێشتا ئێمە وەکو ژنان ڕازی نەبین لەو ڕێژەیە بەڵام بۆ ئەم قۆناغە دیارە پێویستەکە لە سەررجەم بەشەکانی تر یا ئۆرگانەکانی تر بە تایبەتی لە ئەنجومەنی باڵای بەرژەوەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەنجومەنی پشتیوانی کە بڕیاری لێدراوە ژنان بەشداری کارایانە بێ و ئێمەش لە ڕێگەی ئەو متمانەوە دڵنیام هەواڵەکانیشمان بە هەمان شێواکەن بە ژن و بە پیاوە کە جێگای متمانە و ئومێدی کۆمەڵانی خەڵکی کوردستان بین لە ڕێگای یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بتوانین خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین و بتوانین برێوێکی باش لە ڕێگای پرۆژەکانمان لە ڕێگای داکۆکیکردنمان لە مافی دیارە پیا و ژنان بەڵام تایبەتمەند بە مافی ژنان بتوانین برێوی پێ بدەین و داکۆکی لە مافەڕەوەکانیان بکەین و بتوانین چۆن لە ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگای ڕێکخراوەکانەوە لە ڕێگای یەکێتی ژنانی کوردستان ئەو کات ڕۆلی گەورەی هەبووە لە زۆربەی داڕشتنی پرۆژە یاساکان لە پەرلەمانی کوردستان بە تایبەت یاسای بەرگریکردن لە ژنان کە دێتە سەر مەسلەی توندوتیژی هەروەها هەموارکردنەوەی یاسای باری کەسێتی ئەمانە هەموو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆلی گەورەی بینی و ڕۆلیش ئەبینێ لە داهاتوو. خاتو فریال یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەردەم دوو هەڵبژاردننی چار هەنوو سازدایەوە بە تایبەت هەڵبژاردننی کۆتایی ئەم ساڵی ئەنجومەنی پارێزگاکان لە نێویشیدا ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دەمێکە لە هەوڵ و تێکۆشانی بەردەوامدایە بۆی کە کورد بەشداری کارای هەبێ لەم هەڵبژاردنەدا پێم بڵێ وەک یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆنگرەوە پلانی نوێتان چییە بۆی بە تۆکمەی بەشداری هەڵبژاردنەکە بکەن؟ بەڵێ دیارە دیفاعکردن داکۆکیکردن بەرگریکردن لە خاکی کوردستان لە ناوچە دابڕێنراوەکان یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی گەورەی بینیوە لەو پێناوەش قوربانی دنیای داوە شەهیدی دنیای بەخشیوە بۆ ئەم هەڵبژاردنە ئێمە زۆر بە چارەنووسازی ئەزانین بەڕاستی ئەوەنە لەلامان مەسەلە نەتەوایەتیەکان و نیشتیمانیەکان زۆر گەورەیە یەکێتی نیشتیمانی دەستی ئەوەی درێژ کرد کە لەگەڵ هەرچی کورد هەیە کە لە کەرکووک دانیشتون بتوان لەگەڵ پارتە سیاسیەکانی ئەوێ جۆرێک لە هاوپەیمانی دروست بکەین و بە یەک لیست بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا بکەین بەڵام بەداخەوە ئەمە ڕووی نەدا لەبەر ئەوەی کە هەندێ یعنی ڕەنگە پارتی سیاسی لەوێ بەرژەوەندی خۆیان بوێ کە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو بەرژەوەندیە تایبەتە بە تایبەت کە دێتە سەر شاری کەرکووک و بەرگریکردن لە ناوچە کوردستانیەکان نییە و وجودی نییە چونکە ئێمە ئەگەر بێت و لە بەشداریمان بکردایەوە لایەنە سیاسەکان بەهاتنیە ڕەنگە یەکێتی نیشتیمانی وەکو خۆی زەرری بکردایە چونکە تۆ ئەبێ ئەو کاتە کورسیەکان دابش بکەی بە لایەنە سیاسی بەشدار بۆکان بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان بە نەفەسێکی کوردانە کوردستانیانە هەوڵیدا کە ئەو لایەنانە بێن بەشدار بن نەکرا بۆیە لە ئێستاوە ئێمە لە پێش کۆنگرەشەوە ئامادەکارین و خەریکی ئەوەین هاندانی زۆرترین خەڵک بۆ ئەوی بتوانن کارتی بایۆمەتری دروست بکەن و نوێی بکەنەوە جگەلەوە هاندانی جەماوەری کوردی بە شەرەفی شاری کەرکووک و ناوچە کوردستانیەکان بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگا چونکە لەوێوە دەرەکەوێ ڕێژەی دانیشتوانی کورد ئەبێ بیرمان نەچێ ئێمە مادەیەکی دەستوریمان هەیە مادەی 140 ئەو مادەیە ڕاستە تەفعیل کراوەتەوە بەڵام بەشداریکردنی زۆرترین کورد لە دانیشتوانی ئەو ناوچانە کاریگەری زۆری ئەبێ لەسەر ئەو
ئامارکردن و ئەو ئیحسائیەی ئەکرێ لەو ناوچانە بۆ بەشداریکردنی کورد و سلماندنی کوردستانی بوونی کەرکووک. بۆیە لێرەوە داوای ئەوە کەم کە زۆربەی زۆری هاوڵاتیانی کورد بە پێی توانە واجبێکی ئەخلاقی کوردانە نەتەوەیانەیە بچن بەشداری لە هەڵبژاردنەکان بکەن، چکە کاتی زۆر نەماوە هەرەوە نازانین مانگی 12 دێ وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئیشەڵڵا ئومێ دەکەین لە کاتی خۆی ئەو هەڵبژاردنە ببەسترێ و بتوانین زۆرترین خەڵک بەشداری بکە بۆی بتوانین نوێنەرانی ڕاستەقینە هەڵبژێرین ببن بە ئەندامی ئەنجومەنی پارێزگا و لەوێشەوە بتوانین کاریگەریمان هەبێ بۆ وەرگرتنەوەی پۆستی پارێزگاری کەرکووک کە حەقی کووردە و لە ناو کوردی شایکێتی نیشتیمانی کوردستان، بەڵام بەداخەوە بەهۆی لێکەوتەکانی ڕیفراندۆم لە ڕابردوو نەتوانرا ئێمە بەرگری لەوە بکەین کە زۆر هەوڵماندا بوو بە نەسیبی شۆڤینیەک یا لایەنێکی تر. بۆیە ئومێ دەکەم لە داهاتوو ئەم معادلەیە بگۆڕێ بە بەشداریکردنی ڕێژەیەکی زۆر لە خوشکان و برایانمان لە کەرکووک بۆی بتوانین ئەو ئستحقاقا وەربگرینەوە لەوێەوە بتوانین خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین، خزمەت گوزاری بەبێ جیاوازی بۆ سەرجەم شاری کەرکووک بگەینین، چونکە ئەوەی لە ئێستادا هەیە کاک سەرتیب جیاوازیەکی زۆر زۆرەکرێ و مەبەستەکەشتیا زۆر شۆڤینیە و ئەبینین چۆن جوتیارانمان لە دەوروبەری کەرکووک ناوە ئەو عەرەبانەی کە هاوردە کرابوون پێشتر لەلایەن ئەو کەسە شۆڤینیانەوە پاڵپشتی ئەکرێن و دیان ئەیانوێ هێرش بکەنە سەر ئەو ناوچانە بەداخەوە کە ئەمە زوڵمێکە لە خەڵکی ئەو منتیقەیە ئەکرێ. بۆیە بە بەشداریکردنی زۆرترین ڕێژەی کوردان لەو هەڵبژاردنە بە یەکگرتووی یەکدەستی بێجیاوازی کاریگەری ئەبێ لە داهاتوو لە نەهێشتنی ئەو زوڵم و زۆرەی کەوا لە ناوچەدا بڕێراوەکان کراوە. زۆر باشە خات و فریال کاک خەدەریانی بە جۆرێکی تر هەمان پرسیار لە جەنابیشت دەکەم کە سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی لە دەستپێکی وتارەکەی لە کاتی دەستپێکی کارەکانی کۆنگرە باسی لەوە کرد جورئەتی دەوێت حیزبێک دوو هەڵبژاردننی لە بەردەمدا بێت بڕیاری کۆنگرە بدات کە ئەمە جۆرێکە لە دڵنیایی لە پێگەی جەماوەری ئەم حیزبە. ئایا دەکرێت پێم بڵێ ینی کۆنگرە باشتر گڕوتین دەداتەیەکێتی بۆی کە لەو دوو هەڵبژاردننی داهاتوو بەشداری بکە؟ بەدڵنیاییەوە ئەمە هەر بڕیاری کۆنگرا لە کە حاڵەتێکدا کە ئێمە لە بەردەم دوو هەڵبژاردننی گرنگین هەڵبژاردننیە کە ئەنجومەنی پارێزگاکانی سنووری کەرکووک و دەوروبەری یان ناوچەدا بڕێنراوەکان ئەگرێتەوە و هەڵبژاردننی دووەمان کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە. بەڵێ ئەمە ئەوە سلمێنێکی یەکێتی جورئەتێکی خۆر متمانەیەکی زۆری بەخۆی و جەماوەرەکەیەتی بۆیە بڕیاریدا لە بەردەمی ئەم دوو هەڵبژاردنە گرنگ و چارە نووسازەدا بڕیاری کۆنگرە بدات. بەڵێ کۆنگرە توانی هەڵسەنگاندنیەکی باش بۆ واقعەکە بکات. دڵنیام کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەردوو هەڵبژاردنەکە بە جۆش و خڕۆشەوە ئەم کۆنگرەیە جارێکی کە نوێ بوونەوە خوێنی نوێی خستەوە ناو سەرکردایەتی و ئەشیخاتەوە ناو ئۆرگانەکانی یەکێتی و جەماوەری یەکێتی. بەڵێ ئەم جۆش و خڕۆشە کە لە ناو کۆنگرە بینیمان جارێکێکە ئەچێتەوە ئۆرگانەکان و ئەچێتەوە ناو جەمار لە هەردوو حاڵەتەکەدا لە جەماوەری یەکێتی لە جەماوەری کورد ئەوەی کا خات و فریال باسی کرد لە ناوچەدا بڕێنراوەکان کە زۆر گرینگە بە تایبەتی کە کەرکووک بۆ ئێمە مەسلەیەکی چارە نووسازە. ئەگەر ئێمە توانیمان لە کەرکووک لە زۆرینەی کورسیەکان بۆ کردن سۆگەر بکەین کە یەکێتی هەوڵی زۆریدا لە لیستێکی کوردستانی یان لستێکە لە پارتە کوردستانیەکانی کەرکووک و دروست بکرێت بەداخەوە کە ئەوە بەدینەهات. بەڵام لەگەڵ ئەوەشدا یەکێتی نیشتیمانی کوردستان گەشتبینە دڵنیایە لە خۆی و لە پارتە کوردیەکان کە بەشداری هەڵبژاردنەکانی پەنجوەنی پارێزگاکانەکەن جۆش و خڕۆشێکی گەورە ئەدەن و دوجار ژمارەیەکی زۆری کورسی بۆ کرد بەدەستێنن و سەرنجام پارێزگاری کەرکووک ئێستا بە زۆر لە کە مافی کووردە لە کەرکووک ئێستا لای کەس لای عەرەبەکانە لێیانە سندرێتەوە یان جارێک مافەکە ئەجێڕێتەوە بۆ خەڵکی کوردستان سەبارەت بە هەرێمی کوردستان. بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو جۆش و خڕۆشەی لە هەرێمی کوردستاندا ئەیبینین و لە چەند مانجی داهاتوو کە بۆ ئامادەکاریەکانی یەکێتی دەستی پێکردەوە بۆ پرۆسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بەڵێ ئەمەشیان گەشتبینیەکی زۆری لای ئێمە دروست کردووە کە ئەو پلان و بەرنامەیە کە لە کۆنگرا داڕێژراوە
و دەستگای هەڵبژاردننی یەکێتی ئامادەکاری بۆ کردووە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ڕنگدانەوەیە بێت و دروشم و کاریگەریەکان ئەو دروشمانێکی یەکێتی هەڵی گرتووە ئەو نوێنەرانی یەکێتی کە ئەو بەرنمەی یەکێتی کە بۆ پەرلەمانی کوردستان و داکۆچی لە مافی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ناو پەرلەمانی کوردستاندا دای ڕێژێ من گەشتبینم ئەتوانێت جۆش و خڕۆشێکی زۆر گەورە لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستاندا دروستکات بۆ یەکێتی کاتێک بڕیاریدا کۆنگرە بگات لە بەردەمی دوو هەڵبژاردن متمانەیەکی زۆری بەخۆیەتی بۆ یەک چاوەڕێ ئەوە ئەکەین لە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان و لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەستکەوتی گەورە بۆ کورد بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان سۆگەر بکەین ئەوەش بە تێکۆشان و لە خۆبردوویەکی زۆری کۆمەڵە هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە من گەشتبینم لەوە ئەبینم کە لە چاوی تێکۆشەرانی یەکێتی و هەواڵانی و کادران یەکێتی لە کوڕان و کچان لە گەنجانمان لە ژنانمان لە تێکۆشەرا دێرینەکانمان کە جۆرێک لە ڕۆحێتێکی زۆر گەوریان تێدا حماسەتێکی زۆر هەیە من دڵنیام ئەم حماسەتە لە دوجار تەرجەمە ئەکرێ و ئەبێتە دەنگ و ئەچێتە ناو سندوقەکانی دەنگدان بەوەش یەکێتی نیشتیمانی کوردستان بە دەنگێکی زۆر و بە کورسی زۆرەوە چێتە پەرلەمانی کوردستان و سەری کوردیش لەکرد لە ناوچە دابڕێنراوەکان بەرزەکەینەوە و بە دەنگێکی زۆر بەرزەوە لستی کوردستانی لە ناوچە دابڕێنراوەکان سەرخەین بۆ یەکێتی کاتێک بڕیاریدا دوو هەڵبژارد لە بەردەمی دوو هەڵبژاردن کۆنگرە بکە بۆ ئەوەیەتی ئامادەکاریەکی گەورە بکات بۆی سەرکەوتنی گەورە بۆ کورد و بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان سۆگەر بێت. زۆر سپاس کاک خدر خات و فریاڵ وە کۆتا پرسیار دێمەلای تۆ پەیامت چییە بۆ جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان دەتەوێت وەک ئەندامێکی سەرکردایەتی و بەناوی هاوڕەکانیشتەوە چی بڵیت وەک جۆرێک لە گەشتبینی و هیوا دەتەوێت بڵیت یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵەدا لەم بارودۆخە سەختەی کە ئێستا کۆڵانی خەڵکی کوردستانی پێدا تێپەڕ دەبێت جارێکی دیکە دەستی ژیان و ئاوادانی بگێڕێتەوە؟ من لێرەوە دڵنیایی ئەندامان و جەماوەری بە شەرەفی یەکێتی نیشتیمانی کوردستان و کە سوکاری سەربەرزی شەهیدانەکەمەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە نەفەسێکی یەکێتیانە کارەکات لە پێناو بەدیهێنانی ئامانجەکانمان و ئەو درشمانەی لە پێناویە تاوەکو ئێستا زیاتر لە 24,000 شەهیدمان داوە ئەو سیمبولەی خاک و نەتەوە و نیشتیمان کە سەرۆک مام جەلالە لەسەر فەلسەفە و ڕێبازی ئەو بڕۆین بۆ پاراستنی گیانی برایەتی تەبایی ئاشتەوایی پاراستن و بەرگریکردن لە ئازادی و لە دیموکراسی بەرگریکردن لە مافی کە سوکاری شەهیدان و ئەنفال کراوان لێرەوە بۆ سەرجەم هەواڵانم ئەڵێم و بە جەماوەری کوردستان ئەڵێم کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستە کۆنگرەمان کردووە ڕەنگە ئەو کۆنگرەیە توانیمان 600 کەس بەشداری کردووەکو بڕیار بەڵام ئەوانی لە دەرەوەی کۆنگرەشن ئەوانی ڕۆژێ لە ڕۆژان لە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕخنەیەکیان هەبوو بێ یا عاجز بوو بێتن من دڵنیانەکەمەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان کەسی لێ زیاد نییە و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم کۆنگرەیە ئەکاتە کۆنگرەی خۆڕێخستنەوە و جێبەجێکردن و تەواوکردنی ئەو ئەرک و پەیام و بەرنامانەمان کە پێشتر نەمانتوانی بێ بیکەین لە داهاتوودا بتوانین بیکەین و درێژە بەو کارانە بدەین لە پێناو خزمەتکردنی سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان. زۆر سپاس خات و فریاڵ کاخەدر دوا قسە دێمە لای جەنابەت بە کورتی سپاس دەکەم ئەگەر پەیامێک شتێکت ما بێ لە کۆتای قسەکانت. زۆر سپاس دەکەم دوا پەیامم کە بەیانی شەشەمین ساڵیادی ڕابەری کۆچکردومان سەرۆک مام جەلالە ڕەوانشاد ڕۆحی شاد بێت سەری ڕێز و نەوازش دانوێنین بۆ ڕۆحی پاچی مام دڵنیایی پیاڵێن کە کۆنگرەکەی و ڕێبازەکەی کۆنگرەکەی سەرکەوتوو بۆ ڕێبازەکەی بەردەوامە ڕێبوارانی ڕێبازی مام بە کۆمەڵ و بە بەردەوامی درێژە بە کاروانەکەی دەین بۆیە لێرەوە سەری ڕێز بۆ ڕۆحی پاچی مام دانەوێنم هیوادارم کە ڕێبوارانی ڕێبازی مام درێژە بە پێدەری ڕاستەقینە و دڵسۆزانی ڕێبازی مام بن بۆی هیوا و خەونی گەورەی مام بەدی بێنین کە بریتە لە ئاشتی و لەو دروشمە گەورانەی کە مافی چارەی خۆنووسینی بۆ گەلی کوردستان خۆشی و خۆشگوزارانە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەو خەونەی مام بەدی بێت کە لە ڕۆژگارێکدا پلان و بەرنامە و ڕنگڕێژی بۆ کردووە بۆیە لێرەوە سەری ڕێزدا دەنوێنم بۆ ڕۆحی پاچی مام سڵاو دەنێرم بۆ ڕۆحی پاچی مام سڵاو دەنێرم بۆ ڕۆحی پاچی مام. سپاس خات و فریاڵ ئەگەر تۆش قسەیەکت هەیە دەمێ و دەرفەتە بە جەنابیشت بەم سەبارەت بە کۆچی دوایی سەرۆک مام جەلال کە سبەینێ ساڵیادێتی. لێرەوە سەری ڕێز و ناوازشدا ئەنەوێنم بۆ ڕوحی ڕەوانشاد سەرۆک مام جەلال
و پێی ئەڵێن هەمیشە فەلسفەی مام جەلال زیندووە و هەمیشە ئەوانەی کە ڕێبازی مام جەلال جێبەجێ ئەکەن من دڵنیام زیاتر برەو بە نهج و فەلسفەی مام جەلال ئەدەن و بتوانین ئەو مەدرسەی مام جەلال و فەلسفەی ئەو بکەین بە ڕێبازێک بۆ نەوەکانمان بۆ ئەوانەی کە لە داهاتوو سیاست و یا دەسەڵات وەرەگرن لەم کوردستانە چونکە لە نهج و فەلسفەی مان بگەڕین باورت بێ بۆ سیاست پەیوەندیەکانمان بۆ ئابووری بۆ ئاشتەوای کۆمەڵایەتی دیموکراسی داکۆکیکردن لە مافی مرۆڤ هەر هەموو ئەمانە فەلسفەیەک و نهجێکی تایبەتی خۆی هەیە بۆیە لێرەوە بەڵێن بە هەواداران و ئەندامان یەکێتی نیشتیمانی کوردستانە دەین لێرەوە کە ئێمە درێژە پێدەری ئەو ڕێگای و ئەو ڕێبازەیە بین و لە ئایندەشدا بە کردار و بەکار ئەمە ئەبین و چۆن ڕەنگی داوەتەوە لە ڕابردوو لە داهاتوشدا دڵنیانەکەینەوە کە ڕەنگ بداتەوە. سپاس بۆ هەریەک لە بەڕێزان خدر مستەفا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە چۆمان ڕاستەخۆ لەگەڵمان بووی. سپاس بۆ خات و فریال عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر لەگەڵمان بی. سپاس بۆ سەرنجەکانیەوە. بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری پانۆراما بوون. شاد و بەختەوەر بن.